سڵاو ئەم کاتتان باش هیوادارم ساڵ و سەلامەت و تەندروست بن. ئەمڕۆ میوانێکی زۆر خۆشەویستم هەیە و ئەم میوانە تایبەتمەندێکی هەیە وەک ئەوەی کە لەسەر شمشێر بڕوە لایەک زۆر خۆشیان دەوێت، لایەک دەنگی ناخۆش دەبیسم لەبارەی ئەم پاڵەوانە. جارێ با من ڕوونکردنەوەیەکی بچووک بدەم. ئەگەر لە قوشتەپە مناڵێکی کورد لە یاری تۆپی پێی دوو کەسی بەرامبەر بە یاریزانێکی غەیرە کورد بیباتەوە، دڵی منە چای منە جێگای شانازیە. ورن بە بەم تێڕوانینە سەیری پاڵەوانەکانی خۆمان بکەین. ئەم پاڵەوانە پاڵەوانی تایکواندوێ من لە مێش ساڵە دەیناسم، لە مێش ساڵیانی هەردووکمان پیر بووین بەدەست وەرزشەوە. بۆیەش ئەم پاڵەوانم بان کردووە لە دوایین پاڵەوانێتی جا دواتر پرسیاری دەکەم پاڵەوانێتی بوو، کۆر بوو، کۆربەند بوو، چی بوو، ئەو بۆ خۆی وەباڵی خۆی بە ئەستوی خۆی و باسی دەکات. پلەی یەکەمی بەدەستهێناوە. هەروەها هەر لەم وەرزشەدا ئێستا ئێمە کوڕە کوردێکمان هەیە کاگە ئەحمەد جەبار لە پارەئۆلەمپیک نوێنەرایەتی کوردستان و عێراق دەکات و هەواڵێکی دڵخۆشکەریش ئێمە دەڵێن هەمومان کوردین، باشووری و باکووری و ڕۆژاوایی و ڕۆژهەڵاتی هیچ جیاوازێکمان نییە. کوڕە کوردێک بە تەمەنی 20 ساڵەوە بە نێوی ئارین لە ئۆلەمپیک یەکەم هاتەوە. خۆشەکەی لەوەیدا بوو ئەوانەی کە بە ئارین دۆڕان بەشی زۆریان پاڵەوانی ئۆلەمپیک و جیهان بوون. کاک هێمن مەهدی قادر خۆشناو ئەو هەموو ناوە درێژ بەخێر بێ سەر چاوم. سەلامەتی، زۆر سپاس کاک محەممەد. ئەوڕۆ دەمەوێت بەرنامەیەکی جیاواز لەگەڵ جەنابەت بکەم، ینی هەر شتێک هەیە بەس بە مست و بەشتیوا لەو مێزەمەدە باشە بیداد ئەوەما کرد چونکە تۆ دەشکێنی. ئەم دوایین سەفەرت، دوایین گەشتت بۆ کۆریا بۆچی بوو؟ دەستکەوتەکەی چی بوو کە هەندێ تێبینیشی لەسەر و باز لە تێبینیەکانیش دەکەین؟ بەڵێ لەسەر تا زۆر سپاس دەکەم کاک محەممەد، هەمیشە هاوڕێ دێرینم بووی لە وەرزش. سەبارەت بە سەفەری کۆریام تەمانە من لە 2 هەفت ڕۆژتمە تا 2 بتوڵەکە بەخۆی 26 لە 30 مانگ بوو. بەس بەهۆی ئەوەی ئەمن یەکەم کەس بووم لێرە بوومە دانی 6 نێودەوڵەتی. عادەتەن دانی 6 دەبی بەشداری لە کلاسی دووەمی ماستەر بکاتن لەگەر ئەگزامینەر، یعنی تاقیکەرەوەکان. ئیدی چوومە وێندەرێ بەشداریم کرد لە دەورەی ماستەر دەرچووم 121 کەس بووین. هە لە دەورەی دووەمیش ئەگزامینەر، یعنی تاقی خەبیرەکان، خەبیر اختیبارات. لەوی بە خۆشحالیەوە باشترین خەبیرەکان دەرچووم لەسەر مستەوای ئەکادمیای جیهانی. دواتر کە تەواو بووین وەکو ڕێز لێنانێک ڕێزمان لێرە داوەت کراین. دواتر ئەو 15-20 ڕۆژەی ما تەمرینم کردو هەتا پاڵەوانتی جیهانی هات، هەتا وەفدەکەشم گەیشت. وەفدەکەشمان تێکەڵ بوو، زۆر خۆش بوو، ینی مەسەن تورکمانمان لەگە بوو، مەسیحی و کورد و عەرەب بووین. وەک خێزانێک چوین بەشداری ما کردووی دی چەند مەدالیەکی ڕەنگا و ڕەنگمان هینە. ئەوە یەک لە ئاواتەکانیم بوو، لە بۆیەم زۆر بەشداریم کردی و مەدالیم هەیە. بەڵام ئاواتەکەی منەوە بوو خەڵکیت کەش بینی لە ژێر دەستی من لە مەنتیقەی سۆران دووزی و زێڕێک و برۆنزێکمان هینە لەو شارۆچکە دوورە. دیاناش کە وەکو مەسیحی ئافرەت برۆنزی هینە و ئەمنیش 2 زێڕم هینە. لە بۆی ئی من زۆر تەحەدیەکی بەخۆت بوو، لە بۆیە من هەردوو تەحەدیەکەم ئەم ئێران بەرامبرم بوو. ئێرانش بەخۆت دەزانی یەک لە وڵاتە زەخمەکانی وەرزشە نەکو تایکواندۆ. ئەو حەدەسەکان بوو، بەس ئەو بە کورتی باسمان کرد. بەس وەکو چیرۆکەکە بڕۆکەک زەحمەت بوو، ماندی بووم زۆر، لە بۆی هەم مەساریفم زۆر چوو، ماندیبوونەکی زۆریشم دیت لە دەورەکەی. لە بۆی لە دەورەکەی ڕۆژەی 9 سعات بوو دەورەکە، ئەتوو 12 ڕۆژ ڕۆژەی 9 سعات بەس دەورە و خوێندن و پراکتیکی و تیۆری بوو، ماندی کردین. کاک هێمن وابزانم ئێستا هاتوێتەوە لە کوردستان هەرچەند ژینگەکە بڕێ گوێرانە کەش و هەوایەکە بڕێک ناڕێکەوی شۆکارەکە بە خۆمانین ئەو دوو کەڵوشتانە، بەڵام بڕێک حەسایەوە هەر خاکی کوردستان وایە دەت حەسێنێتەوە حەساوێتەوە. الحەمدلله. یەک شت
ئەو شتانی کە من دەمهوێ ئێستا باسی بکەم تێبینی خۆم نییە بەڵێ تێبینی هەندێک هاوڕێی خۆتە هەندێک کەسی ڕەنگە لە جەنابن نزیکتر بن دەڵێن کاکهێمن ئەو پاڵەوانێتی کە بەشداری تێدا کردووە ئەتراف پێکراو نییە بەڵام لە کاتێکدا من محەممەد شاهدی دەمهوێ بەرنمەیەک ڕێک بخەم هەفتەیەک بە دوایدا دەکەم تا میوانێکم دەست دەکەی ئەو هەموو میوانشتە لەکوێ ڕاهات یعنی ئەم هەموو پاڵەوانە لەکوێ چۆن کۆبوونەوە ئەگەر ئەتراف پێکراونیە ئایا ئێوە چوون بۆ دیسکۆ بۆ دانس بۆ سەما بۆ ڕابواردن بۆ چی لە کاتێکدا گرتە ویددیۆکان شتی تر دەڵێن ئێوە دەتانشکان دەشکێنن شتی تر دەکەن وڵی کاک محەممەد پێش بەرنامەش پێم گوتی یعنی وڵاتێکی ها زەخم یان چەندین وڵاتی ها زەخم 55 وڵات بەشداری کرد بەتەبان سێرمۆنی کرا ینی حەفلەی پێش ئیفتتاحی کرا حەفلەی قەپاتکردنیشی کرا بە هەزاران کەس لە وڵاتانە دێن بە ملیۆن دلار مەساریفی ئەو بتوڵەی دەکرێت قابلە لەسەر کۆمنتی شخصێک لە خۆمانیان یەکێک ئەوان بێن ئیدانە ئەو ئیشەی بکەن ئەوان جێ نادەن ئەو شتانە ئەوە بەدەستە من و تو نییە ئەوە نووسرایە وۆرد تایکواندۆ هەنمەدەنگ هەر کەسەش ئینگلیزی نازانی با لە خۆی لە گوگلی لێ بداتن ئێستا لە گوگلی نادێ منش ئینگلیزی نازانم هەندێکش دەزانم بۆ نمونە خۆمی پێدەپەڕێنمەوە لە گەشت و سەفەرشتیوە لە ئینگلیزی بەس وەکو نادە ینی چی وەرد تایکواندۆ هەنمەداگانی ئەگەر هاوکارم بێتە ژوور ستۆدیۆ دوایە سەیری دەکەین سەیرەکەوێ من دەبێت بۆ خوێندنەوەشی چاویلکە لە چاوم بکەم بە هین نووسراوە بە زمانی کۆری 2024ەکەی لێ تێگەیشتم 27 بۆسی مانگی حوتی 2024 ئەمە مەدالیایەکی زێڕە من نازانم زێڕی تێدانە بەڵام بە زێر دەدرێت بە یاریزانان ئەوەی کە من لە ژیانمدا لە وەرزش ئەو هەموو زەحمەت و ماندوو بوونم بینی نەمتوانی وەری بگرم ینی ئەوەی کە زۆریشم زۆر خۆ پێ وەرزشوانە ئێستاش دەڵم من کەس ناتوانێت پشتم لە عەرزیدا دواتر تاقیکردنەوەی خۆش بازام یاریچی بووی بەڵام نەمتوانیوە زێڕێک وەربگرم ئەوە لە پشتی نووسراوە دوو دانەشن ئەمە هەری ئەم جارەیە جا من دەمهەیە بە دوو لا قسە لەگەڵ کاکێمە بکەم هەم گلەیی لێ بکەم هەم دەستخۆشی لێ بکەم سپاس بۆ کاک سەرکاری هاوکارم وڵای کاک محەممەد ئەم پرۆژە چم هەیە لەسەر مەدالیانە بەڵێ ڕاستی کە 2017 یەکەم بووم پێش ڕیفراندۆم بوو سێمان بەڵێ مەدالی زێڕەکەم هینا بە ناوی ڕیفراندۆمم کرد ئەو کاتی حماست ئەمەی گرتبوو نەمان دەزانین هەر حماست نییە ئەمە دەزانی چۆنە پیرۆستی شتێکە ئێمە کردمان بزەبت ئەجە دوایی بەڵێنم داگوتم دەبی لە فترەی ئەوەندە ساڵی بگەین مەچار مەدالیە دەیکە مەچار بەش ڕۆژهەڵات و ڕۆژئاوە باکوور و باشوور ئێستەوە کرد مەچار بە پرۆژەکەم وایە هەر ساری لە سارچیوە بگرم هەر یەکە و بە ناوی پارچەی کوردستان دەکەم هەر کەسەش هەر قسەچی دەکا ئەمنەوە ئامانجی منە کاکە ئەمن دەسمە بتوڵەکی بێ نازنا و فاشل حەزم لێ مەدالی بینم لەسەر حسابی خۆم لە بەرچی باب و برای خۆم و خێزانی خۆم دەچم پەیوەندی بۆی وە نییە ئەتوبەی کۆمنت لەسەر دەستکەوتەکانی بدەین دەزانی بە گوێنە دەینە هەندێک ئەرێ ئێمە نەتەوەیەکین بەداخەوە وامان لێ هاتووە ها نازان نا هەر بەم نیشەوە ها ئەوەی کە دەڵم نەتەوەیەکین خۆم بەشێکم لەم نەتەوەیە نازانین سوود لە زۆر شت وەربگرین بۆ نمونە لە مۆبایل لە دانانی پۆست لە کۆمنت کاکە تۆ حیسێب کە کەسایەتیەکی وەکو جەنابی سەرۆک مەسعود بارزانی مام جەلالی ڕەحمەتی دەبینی وێنەیەکی دادەنێ هەندێک کەس بزەبتانیش دەنووسجا مەبەستم ئەوەیە ئێمە پیرۆزیەکانمان دەشێوێنین بەلامانەوە گرنگ نییە نابێ وابێ لە وڵاتانی تر بڕواتان هەبێوانە بەم شێوێنێ هەموو کەس سیاسینی هەموو کەس وەرزشوانی هەموو کەس شوفێر تاکسینی هەر کەسە ئیش و ژیان و کاری خۆی دێنەوە هەندێک یاری هەیە ئەمە باز بکەین لە بۆیە من ناوڕازێمەوە 32 ساڵە لۆ منە یاری UFC MMA خۆوانە هەتا ئێستا نەچیتە ناو ئۆلۆمپیات و ناو وەرزشیش لە بۆی خۆتۆڕی تێدا بەس کابرا کە یەکەم دەبی تەواو بەتەڵی عالەمە کە یەکێک وەکو من ئەوانە بینیوە بە قوربان من نزیک دەتوانم بڵم 20 ساڵەمەوەبەر بۆ من جێی سرنج بوو ئەوەی کەم لە تایکواندۆ دەمبینی یەکەم پۆمسەیە یەکیان ڕکابەری ئەوەی نیزالات ئەو دوانم بینی و بەڵام لە گرتە ویددیۆکاندا دەمبینی
نوێنەری وڵاتێک داهات کۆمەڵک بلوکی دەشکاند نوێنەری وڵاتێک داهات بە دەست شتی دەشکاند یعنی ئەمەش ڕکابەرێک بوو ئەوە جوانی ئەم وەرزشە دەگەێنێ بابینە هەندێک سەرباز خواستی دیکە دەڵێن تۆ زۆر بەتەمایی دەڵێن پارە زۆر وەردەگیری دەڵێن ئیمزاکە نازانم ئێستا ئیمزای من بڕاتە بێت ئەو ئیمزای من بەس بۆ ئیمزای بانکان دەبێت ئەوەن دەستیان سەیر و سەمەرەیە باشە بەس ئیمزای تۆ دەڵێن بڕوانامەیەک ئیمزا دەکەی نازانم $200 $300 $400 وەردەگری زیاتر وەردەگری بۆ وا دەکەی وەڵاهی بەخۆی هەر شتێک بەڵگە هەبی باشە ئەمن ئیشەکانم دیارە کە شارەزامە لە تاقیکردنەوە نێودەوڵەتیەکانیش هەموو شتەکان وەکو وەسڵ لە پێشم هەیە ینی شخصەکان داتەبەیسەکی 640 ناوی لە لامە کە هەتا ئێستا 640 ناوم تاقیکردنەوە کردی و بڕوانامەکەشیان گەڕایەوە دەستی خۆیان ئەوان بە خۆیان شاهدن دەتوانن هەر 640 نەفەرەکە بدوێن لەو بابەتە تاقیکردنەوە ئیمزا دەکەی و پارە وەردەگریە بە تاقیکردنەوە ئەجا ئەوەش ڕوونکردنەوەکی باش دەبی بدەم تاقیکردنەوەکانی ئەوەی بەخۆم ڕاستە خۆ دەیکەم ئەو شخصانەکە مدەڕیبیان نییە ئەو شخصانێکە مدەڕیبیان هەیە لۆ نمونات و مەجموعە یاریزانێکت هەیە تاقیکردنەوەیان لۆ دەکەی تەلەفۆم لۆ دەکەی دەرێم 10 یاریزان تاقی کردووە لە سۆر بۆ یەکدان ئەمیش دەرێم تەواوە ڤیددیوەکانم لۆ دەنێریان بخۆم دەست تەماشە دەکەم هەمووی تەواو مستەوایان باشە لۆیان دەنێرم بەڵام ئەوەی کە لە جێتکە دەکرێت عینەن لە دەرەوە دەینن لە ڕکەی من ئەو ئیشانە دەکەن ئەسڵەن شخصەکان تایکواندۆنینە تایکواندۆنینە بەس ئەم حاقم پێدانی لە بۆی هەر کەسە ڕسکی خۆی دەخوا ئەمن ئیشەکانی خۆم خیانەت لە ڕاضەکەی خۆم ناکەم دەستت خۆش بێ پارەکەش کە وەردەگرم ئەوە حەقی شەرعی خۆمە 32 ساڵە ئەمن هەوڵ دەدەم تایکواندۆی بکەمە بزنس لە هەندێک بزنسدا دەبینی کەسێک دێت شەریکێک بۆ خۆی دەستنیشان دەکات تێیدا چێت من ببمە شەریکرد ئیمزام جوانە ها مادام داهاتەکەی زۆرە بەخۆی لام شتێک شەریکاتی ناوی 4-5 کەسێک دێنم باشە ئەمانەی کە ناویان دێنم ئەمانەش کە هاتوون لە شوێنی جەناب دانیشتون گلێیان هەیە لە جەنابەت ناها لە شێوازی بەڕێوەبردننی ئەم وەرزشێکە من دەڵێم تاکە کوردێک بە ناوی ئارین خەڵکی کرمانشایە و شانازیش بە کوردایەتی و بە کوردبوونی خۆی دەکات ڕاستە بە ئاڵای ئێران بەشداری کردووە جا من ناویش دەخەمە پاڵ ئەو ناوانە چه ئێحساسێک هەبوو کە ئارین لە ئۆلەمپیک وەکو کوڕە کوردێک یەکەم هاتەوە طبعاً ئەمن تاوەعام دەکرد کە ئارین یەکەم بوو وابزانم لە عێراق یەکەم کەس ئەم پۆستم هی ناخوارێ لە ستۆریەکەی خۆم بەس عجیبم بۆی هات یەک عەرەبی یەکەم دەبی هەموو کوردستان هینا بێ خوارێ هەموو دە کەس لێ پۆستی ئارینی نهینا بۆ خوارێ ئەوانەی کە گلەیان هەیە بۆ نمونە لە چەند بەرنمەیەکی پێشووتر خات و کۆچەر دوو ناوی هەیە خات و شەهلا ئەویش دەیکوت هەندێک کەس حەسوودە لەوەی کە من ئافرەتێکم ڕاهێنەرم من چوون سەردانی هۆڵەکەیم کرد دەستخۆشی لێ دەکەم زیاتر لە 30-40 مناڵی وردیلە ڕادێنێ کە لە ناویاندا 4-5 مناڵی ئوتیزم هەیە دەڵت دەیکوت هێرشمان دەکرێتە سەرێ پیان خۆش نییە چۆن لە باسی ئەو شتە دەکەی ئەمن کاک محەممەد وەکو خۆم شخصی خەڵک شاهێدا تاکە کەسم ئەوەی کەیفی بە من ناوی کەیفی بە من دێ تەشجیعم کردی و هەر سەفەری کچوومە هەدیەم لۆ هینایە لۆ ئەوەی شتەکی منی لە لابیتن وەکو یادگاریەک ئەو ئافرەتی باسی دەکەی دەیناسم ئینسانەوە دیاریم لە هەموو ڕاهێنەرەکەی ناوی کەیفی بەم بیان ئێستا لە لاشمە من ڕاهێنەرین دیاری بۆ منێن ئاگاتان لێ ئەو ئافرەتە و چەندیت کەش یعنی ئافرەتە حەزی خۆیتی عاشقی گەمەکەی لۆ واز لێنانی کابرا منداری ئۆرتیزم پێ ئەمە ئاگاداریمە هەمووی کچێکی ڕێک و پێکە حەزی لە ڕاضەکەی ماڵ و مردی خۆی بەزی دێری دێ تەمرین دەداتەوە ئەمە ئاگادارم مال و مردی خۆی بەز دێری تەمرین دەداتەوە بەس حەزی خۆیت یعنی عاشقی ئیشەکەیە مامەستا ڕزگار کاوانی وەنیە خەزمی خۆمە ئەو خەزمی خۆت ئەوش گلەی هەبوو
هەمووی گلەی هەیە کاک هەواڵیش گلەی هەبوو بەخۆمان ینی دەکرێت من پێت بڵێم هەر وەرزشی تایکواندۆ بگۆڕین بە وەرزشی گلەیی کارەکان باشە ئێوە لەناو خۆتاندا بۆ یەکترتان خۆش ناوێ بۆ ڕقتان لە یەکترا ئەزە گلەیەکە ئەوەیە کاک محەممەد یعنی ئەمە لە ناو خۆمان باش نینە ئەم دەمێتی پێم گوتی بە ژیانم گلەی ناکەم لە بۆی ئەوی دەمەوێت گلەی لێ بکەم بەخۆی هیچی پێنیە نەپارەی هەیە نەسوڵتەی هەیە نەدەسەڵاتی هەیە ئەم گلەی لەیەکە دەکەم شتەش پێ بێت تا بم داتی قسەکی پێ برێم لۆم جێبەجێ بکە گلەی ناکەم ئێستام گلەی لە ئیتحادی هەولێرە ناکەم لە بۆ ئیتحادی هەولێرە نییە بەڕسمی نییە وەکو ڕسمی شخصی ئیتحادەکە نییە بەس ئێستاوا وەکو نوێنەراتی بەڕێوە دەبن کاک زەندیوان قسەیەکت کرد بە بڕوای من جۆرێک تعدایە ینی ئایا خۆ بە زلزانینە یا ڕاستیە ئەوەی کە تۆ دەڵێ ئەو پەیوەندی من کە لەگەڵ یەکێتی تایکواندۆی کۆریا هەمە زۆرترە لە ئەو پەیوەندی کە لە کوردستان هەیە لەگەڵ کۆریا یا لە عێراق هەیە لەگەڵ کۆریا عێراق کاک محەممەد عێراق میزانی 650 میلیۆنە بەڵێ 650 میلیۆنە ساڵێ دینار 650 میلیۆن دیناری هەیەش ساڵێ لە هەموو فعالیەکان عادەتەن لیژنە ئۆلۆمپی و پارەی دەدرێ مەدالیم دەوێت ئاسیاوی عالەمی ئۆلۆمپی یەک مەدالیە نییە ئەمن شخصەکەم لەسەر بەرچی خۆم بە تەنێ 6 مەدالی زێرم هەیە بێزگەلەوەی ئەوە مینە ئەزە وەهەمی بی فەرمی بی نافەرمی بی تەزویر بی مهم چوویمە لەسەر هەموو مستەوای عالم یەکەم بووینە و دووەم بووینە و سێم بووینە لە داتابیسی اتحادی عالەمیش هەیە لە پێش چاو دێنمە دەرێ لە ئەو گرتە ویدیوانەی کە من بە دوواداچوونم بۆ فەیسبوک خەت دەکرد کە تۆ دەتبردەوە یەکەم دەهاتەوە ئەوانەی کە لە دەوروبەرتن بە بڕوای من سێ چوارێکیان ئەگەر کورد بن ئەوان دیکە هەمووی عەرەبی تێدا بۆ فارسی تێدا بۆ نەتەوەکانی تێدا زۆر پێ دڵخۆش بوون ینی هانیان دەدای کەیفیان پێدەکرد کە تۆ هاتیەوە بە ژێر زەویدا هاتیەوە بە ئاسماندا هاتیەوە لە فڕۆکەخانە هاتیەوە کەس پێشوازی لێ کردی ڕاستیەکەی ئەمە گلەی لەوەی ناکەم لە بۆی کە هاتمەوە 12 ساعت تارەمان تازیر کراوە لە بۆ مۆزوعی سیاسی بەڵێ نازان مۆزوعەک هەبوو کە تازیر ئەوەی کە ئێستا دەڵێن لێ دەدەم و لێ نادەم ئەوە بوو تازیر کراوە ڕاستی حەقیقەت ڕاگەیان کارەکان و وەرزشی ئەوانی ڕاگەیانی وەرزشی هەمووی ئامادە بوون بێن بخۆم پێم گوتن کاکە زۆر زەحمەت دەبی لۆنگۆ بگەڕێنەوە هەتا خزم و کەسی خۆشمان هەر ئەوەندە دایکم و بابم و پلکەکانم هاتن ئیدی ئەوە لەوەی گلەی ناکەم بەڵام وەکو ڕێز لێنان و ئەوانە تاکە شەخص لە پاش هاتنەوەم قونسولی کۆریایی بوو مەمنونیمە داوەتی کردم و ڕێز لێنانی لەو کردم و ئیمێلیشی لۆ هات بوو کە ئەمن شتەی جیاوازم کردی و ڕیکۆردی عالەمی مینات تەبان ئەو ڕیکۆردی میناتم لە تاریخ نهاتیە کوردستان 24 بانکێشتی کردی و بەڵێ جگەل لە ڕاگەاندنیستە درێخیان نەکردی ڕاستی مەبەستم ئەوانەی ئیشی وەرزشیان دەستا کاک سەرداریش دوێ ڕێ و ڕسمەکی جوانی لۆ کردین بەڕێوەبەراتی وەرشی شتەشی جوانی لۆ کردین هەرچەند مەسەرە ئیمکانیاتەکەشی ئەو هابی بەس ڕێز لێنان یەک قەلەمیش جوانە بەس نازانم لۆ خەڵکیت کە نبینی ینی لەسەر دام و دەستگای حزبی حکومی نییە پێ بڵێم تۆ هینی کەست ڕژان دووە ئەوە نیە دەبینی شیر لەسەر تەندوریە بیڕژێنی لە تەندور بکەوێ زەرر بە کەس گەیاندووە چونکە کوڕێکی کە دەڵێم کوڕێک داوا لێ بردون دەکەم بە پێی تەمەەن جەناب دێستا شەرگەنجی وەنیە قسە خۆش ڕێک و پێک جوان کەڵا ئەوە لە هەمووی گرنگترە و بەبێ ڕێزی قسە ناکەی هەر بۆ حەسوودیەکە دەگەڕێتەوە بە بڕوای تو بەخوای کاک محەممەد وەڵڵا لەوانێ باڕم پێ نەکەی ئەوەی کە ئەوهاڕێکی لە من دەبی مەسەرە نازام شەیە بیهینە لای من کەمترین ئیش لەوانێ 150 ئیشەکانی تایکواندۆ لۆم کرد لۆت کردی باش ئێستا تۆ لە ئەم هوەرە هوەری چی پێ دەڵێن هوەری ڕێک خستنی خێزانی شتێک ئەوە هەن مەدانگ بە کۆری هەن یعنی یەک
هەن مەدان یەک بوون یەک خێزانی ئەوها هەموو جیهان وەک ئەو دروشمەکی ئێستا کوردستان بۆ هەموو نەتەوەکانی دەکات دەڵە کوردستان شوێنێکە بۆ پێکەوە ژیە بزەبت ئەوە عینەن ئەوەیە بەڵام ئەوە زۆر چالاکی لە خۆی دەگری ئەوە زیاتر لە 15 فعالیە ئەتو ئەو جارە باس پێم بڵێبزانام ئەمانەی شکاندەچن چێ بچی بوونەوەی شکاندەچن ئەوانەی شکاندم لە فێسبووکی خۆم بڵاوم کردو بەڵێ ئەوەی زۆرەکە لە ئەوەی چەمەندۆی سەبەیە بە شێوەی هیلالی دروستکرا 27 سانتیم درێژیتی پانیەکەی 23 سانتیمە ئەستوریەکەشی 1 سانتیم و 6 میلیمە هەندێک ڕاست بین لەگەڵ خەڵکی وایە دەڵێن ڕەنگە بەمیش بڵم وڵاو پێشتر جۆرە خەتێکی تێدا هەر زەبری وێ بکەوێت دەشکێشتی وە هەیە بەڕاست ناوەڵا کاک محەممەد لێ هەر لەگەر خۆمان یەک دەستیشکا هەر لەگەر خۆمان وەفدی خۆمان یەکێک دەستیشکا یعنی من هەر زەبرەکەی لێژ نەدەم سەیری بکەم دەستم شکاوە ئەوە هیچ چەند دانەت شکاند ئەمە 16 ئەوە ئەو مەدالیای زێر لەسەر شکاندن ئایا بە ژمارەی زۆرتری شکانەسم بۆ نمونە 17 بە ڕقەمە یاوەکە بە خێراییە بە چییە یا بە جوانی بە خۆشم ناوبژوانی نێودەوڵەتیمە لەو پاڵان تێلۆزانیات کاک محەممەد ڕوونکردنەوەی ئەلمی دەدەمێ لەوانەیە ساڵی داهاتوو ببمە ناوبژوانی پاڵانتی جیهانی بەڕسمی ئەم بەڕێوە بەم ئاچکە تەکلیفیان کردیە لەوانەیە ئەو بردنەوەیە لەسەر چەند ئەساسەی علمی قیاس دەکرێتن یەکەم شت کامن و تو دەچین لۆ شکاندنەکەی 20 دقه پێشکاندنەکەی وەرەقەک دەدەنێت لە خۆ ژمارەکەی دەنووسی حەزەکەی ئەوەندە دەشکێنم حەزەکەی بنووسەسی بەس ئەمە هەمومان بەدزی دایمەن ئەمن لەگە ئێرانی بەدزی دەنووسی ناوات کە هەمەوە چکە ئەمن و ئێران منافسین چکە زیاترەوە شەشەمین جارە ئێران سقوط کەمە من ئەویش بهنامە ئەویش کووردە بەس یعنی هەر خەڵکی کوێیە ئیمەهابادە بەس کوڕەکی زەخمە 137 ئەوانە کیلۆ ینی بەس لێم زیاترە کە دەشکێنی لۆن من ئەمن 16 دانە هەر 16 شکاندێ بهنامیش هەر 16 بشکێنی وەزنمان دەکەن چی دەزانم بە وەزن ئەو دەبات ئەو چەندی شکاند ئەو 15 شکان ئەو 15 شکان ئەمن دوای قیاسەشکەش هەیە لۆن منە ئەگەر من لە 16کەی 16 بشکێنم عفوان لە 16کەی ئەگە مەسەرەن کەمتر بشکێنم بهنام زیاتر بشکێنی ئەو دەباتەوە کاتێک بە یەکسانی شکانتان کێش دەور دەبینێ وەکو بەرزکردنەوەی قورسایی شوایە دەبینی دوو یاریزان بە قەدەر یەک بەرز دەکەنەوە دواتر وەزنیان چۆنی دەشکێنی بە کوێتی دەشکێنی ئەگەر دەتەوێت هونەرەکە یا فێڵەکە ئاشکرانەکەی نامێ ئاشکراکەم بەزیانی شکاندنەکەی من کۆریەکانیش دایان پرسی چکە بەتەڵ عالەمەش کۆری هەیە لە تاریخ خۆی هەتا ئێستا پازی زیاتر نشکاندی لە بوتوڵەی وەکو لە تەمرین 16 شکاندی حقیقت بەس لە بوتوڵە فەرقی هەیە زەوەشی دیە گاسی کردم گۆتیکوی دەشکێنی گوتم ئەوە شتەکە لەگەر خۆم پەیوەستە نهێنیە هەرچەند لە پێش بەرنامە بە منت کورد بەش دەزانی ئەمن نهێنی پارێزم بۆیە باست کردوایە لۆ من ئەها باشتر بەڕاستی دەمەوێت ئەوە کە بەنای خۆم ببینێتەوە ڕیکۆردەکە چکە ڕاستی ئەمن بڕکابەرەکەم ئیرانە ئیرانیش زەحمەتە ینی ئاسان نییە لەوانێ ئەو کوڕی کاک بهنامە هەر کووردە کاک هێمن لە چوونە سەر سەکۆ تۆم بینی بە ئاڵای کوردستان چوێتە سەر سەکۆ کاک بهێنام بە چه ئاڵایە کاتە بە ئیران هات ئەوان هەموو ئیران ئاڵای ئێران ینی ئیوانە و مەجاالەی تێدا نیە ئێرانەکان چاوترسێن کردوونوە نیە هەر بەڕاستی بزانام دابزان چونکە تااقەتی زۆرە کوڕبا بەخوا وەزعی من شەوە دەست خۆش بێ بۆ داهاتوو دەتەوێت چی بکەیت تۆ مەدالیای زێڕی ئەم ڕکابەریەت بردوتەوە وابزانام جارێکیش لە ئەمریکا لە ڕکابەرێکدا بەشداریت کرد ئەمریکا دەبواە بچم کۆڕۆنێ بەسەداهات بە ئۆنلاین پمسەمان کرد ڕاستی پۆمسەی باست کرد ئەو کات ئۆنلاین پمسەمان کرد لەویش یەکەم بووم بەس ینی ئەو زۆر فەرمیتر بوو دەزانم ئەی وابزانام وەکو تەمەەن تازە تەمەنەکە بەسەر چوە ناڵم تەمەنت بەسەر بۆ ڕکابەری بۆ تایکواندۆەوەی کە دوو کەسی لێگڕا لە کێشێکدا و کیرۆگی پێدرن بۆ داهاتوو دەتەوێت چی بکەی ئایا پلانی دیکەت هەیە یا ئەوەی کە هەر دەتەوێت لەسەر ئەم هێڵەی کە گرتوتە بەردەوامبی بەخوای کاک محەممەد لۆ داهاتوو دەمەوێت تایکواندۆی سەردەمی بینم ئێستاش هەر لە دووەمە چکە ئێستا ئەو ستایلی لێرە هەیە زۆر لە پاشە
ینی هەتا ئێستاوە 5 ساڵە بتوڵەک نەکرایتەوە مندارەکان لە قاعەکان هەمووی مردن بەبێ بتوڵە هەر دێو دەڕوا سەتانەوەتی قاعەکان ئێستا مشکلی چۆربوونی قاعان هەیە دەڕۆن یاریزانە باشەکان دەڕۆن دەمەوێت بتوڵاتی بەس کیرۆگی نەبیتن پۆمسەی دابنێم کیۆکپای دابنێم کە پێی دەرێن شکاندن لەگەر پۆمسی یعنی لەگەر کیرۆگی هەرسێک هەبی یعنی تایکواندو هەر ئەوەنی ئەتو دوو کەسی بەرامبەر یەکەی و لێک دەی و کاسی برندکەی بەڵام شتی خۆشی بەڵام باوەڕ پێکراوترە لە ئۆلمپیک یاری تایکواندو بەم شێوە بەڕێوە دەچێت ئایا لە ئۆلمپیک کەنیە ئەم شکاندن و شتانە وایە لە بەڵام ڕکابەرێکی جیهانی یەک گلەی دیکە دەکەن دەڵێن کۆریا خەڵکی دەخافڵێنێ پاڵەوانەکانی خۆی بەشداری پێ ناکە ئەرێ بەڕاستی ئەمە ڕاستە بوون منە لەم ڕکابەرەی کە ئێوە بەشداریتان کرد تۆ پلە یەکەمت بەدەستێنە خەڵکی کۆریمان لەگەر بوو بەڕێ کۆریمان لەگە بوو کۆری بتوڵەکی ناوخۆیان هەیە ناو بتوڵەی وەکو ڕێخستنی قاعەکانیان جوان یعنی وەکو بری ڕێزبەندی باشترین قاعەکان بەڵام وەکو بتوڵە عالەمیەکە هەموو وڵاتە شتێدا دەست خۆش وڵات کاتی بەرنامەکەمان وردە بەرەو کۆتایی دەچێت کاکێ من دووبارە دەچمەوە سەر یەکەم قسەم ئەگەر لە قوشتەپە پێ دەزانی لە قوشتەپە کوڕە کوردێک کە دەڵێم کورد مەبەستم ئەوە نییە کوردی باشوور بێت با کورد بێت کورد بێت بەرامبەر بە مناڵی نەتەوەیەکی دیکە کەسێکی شۆڤینیش نیم ها ینی بڵم مەڵای حتمەند کە بردیەوە بە هێز بەتوانە بە ئیرادە بە بێ فێڵ بردیەوە لە هەر یاریەک جگە شانازی منە شانازی پێوە دەکەین ڕۆحی وەرزشی خۆتە ڕۆحی نیشتیمان پەروەری پێ دەرێنەوە شانازی بە هەموو پاڵەوانانی کوردستان دەکەین من زۆر جار دەڵێم وەرزش بریاکەی زیاتر چاوی لەسەر بێت بریاکەی زیاتر بودجێ بۆ تەرخان بکردێت بریاکەی لە جیاتی ئەوەی کە هێمنێکمان هەبێ بە دەیان هێمنمان هەبێ کە بەشداری پاڵەوانێتیەکان بکەن و سەری ئێمە و کوردستان و نیشتمان و ئاڵاکەمان بەرزکەنەوە زۆر باوەڕکە کاک محەممەد لاانێ شتەکە بڕۆکەک حەسوودیەکە کەتە نامۆزۆ ئاش باوەڕ دەکەی کوردستانم لە تایکواندۆی بە جیهان ناساندیا دەست خۆش بێ و باوەڕش دەکەی لە سیستەمی خۆ تۆمارکردن ساڵی 2017 داوایان لێکردم چ دەوێت گوتم ناوی کوردستان بەیانە ناو وڵاتەکان ئێستا لە بن کازاخستان کوردستان مەوجودە دەتوانین ناو داخلکەی ئەوە ئێستا پیشانە دەدەم لە دوای بەرنامە دووەم شتیش دەمە یەک ڕوونکردنەوەی بەسیط بدەم ئەتو ئۆلۆمپیاتت بێ ڕسمیان ناڕسمیە ئۆلۆمپیات ڕسمیە باشە کاک ئەحمەدی مەواچوویتە ئۆلۆمپیات تەمان ئۆلۆمپیات گەورەترین حەدەسە لە جیهان هەر گەورەترین ڕووداوە لە تەواوی دنیا 4 ساڵ جارێکە هەمووی باشترینەکەنە باوەڕ دەکەی کاک ئەحمەد یەک مانگی کۆریای تەلەفۆن لۆم کردی دەرێ وازم لێ ناینن کوردەکان دێنە بەغدای دەرێن ئەحمەد بە قەست خۆی سەقەت کردیا خۆ سەقەت بووە ینی داوای دەکەم ها کەم ئەندامی ها ینی ئەوان من لەوەی بەردەمەوە شتێکە بار حاڵ خۆش ینی چاوی پڕگریان بووە وەڵڵا تەلەفۆنی لۆم کردیا گوتیتم هەدیەکرد لۆ دێن بەس واز لەوانە بینە باوەڕ دەکەی شەخص لێرە چوویتە بەغدایە بەس لە ئەوی لە ئۆلۆمپیاد دەریبین ئەمن بەڵگەم هەیە داوای لێبوردن دەکەم کاتی بەرنامەکەم باسی گەمە ئی من تەزویرە ئۆلۆمپیاد چوینە لێرە چوینە بەغدای بەس لە ئۆلۆمپیاد فەشەلی بینیانی بەس ئەو داخلی ئۆلۆمپیاد نەبی لە کاتێکدا ئەگەر کاک ئەحمەد هەر بەشداری زۆر وڵاتەنە یاریزانەکانیان تا شانازی ئەم وڵاتە بەشداریکردن لە ئۆلمپیک و پاراۆلمپیکە ینی کۆڤانیش هەر بەشداریکردنەکە تۆ خۆت جیا کردەوە لە پاڵەوانەکانی تر تۆ نوێنەری وڵاتی خۆتی تۆ ئاڵای وڵاتی خۆت بەدەستەوە دەگری تۆ دەچی بەناوی وڵاتی خۆت ڕکابەری دەکەی ئەگەر بش دۆڕێنی ئەگەر نەش بیت ساحەکەی تاوە ئەزا وەڵڵا ئەوەی پێم گوتی بزەوت ئەو هەیە ئەلێرە چوینە بەغدایە عەرەبەکان گوتیان ئەمەدایان بێن ئەوان گوتیان مەیبە سپاست دەکەم کاکێ من دەست خۆش بێ
باسی ئەوەی کرد کاکێ من کوتیە کاتێککە ئەم دەستکەوتانم بەدەستێنا فارس و عەرەبەکان زیاتر دەستخۆشیان لێکردن بە تایبەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا وێنەیاندا بەزاندووە ئەوانە بەڵام لە کوردستانی ئێمە من حەسوودم پێم خۆش نییە کاکێ من مەدالیای زێڕ بباتەوە پێم خۆشەگە چوو بەداخەوە پێم خۆشەگە چوە سەر شوێنی یاریکردن دەجاتەوە بیباتەوە دەستی بشکێ چاوی کوێر بێ باوانە بین کوردانە بیر بکەینەوە نیشتمان پەروەرانە بیر بکەینەوە ئیتر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ بێت ئەم کوردستان هەر ئاوەدان